ئەمە نامەی هونەرمەندێکی کوردە بۆ دۆناڵد ترەمپی سەرۆکی هەڵبژێردراوی ئەمریکا کە نامەکەی بە زمانی عەرەبی نووسیوە و درێژیەکەی 42 مەترە و تێیدا نەهامەتیەکانی گەلی کورد خراوەتە ڕوو. ئەم نامەیە کە 42 مەتر درێژە لە ڕێگەی کەناڵی دەنگی ئەمریکاوە دەمەوێت ئاراستەی بەڕێز ترامپی بکەم بە بۆنەی دەرچوونی بە هەڵبژاردننی بە سەرۆکی ئەمریکا لەبەر ئەوەی کە من متابعی کەسایەتی ترامپ بکردە کەسایەتێکی جیاوازە پێم خۆش و بە منیش بە شێوەیەکی جیاواز پێوەرزبایی لێ بکەم و ئامانج لە نامەکەشم ڕاکێشانی سەرنجی بەڕێز ترامپە بۆ کێشەی کورد لە ڕۆژهەڵاتی ناوینە. عەدنان عەبدولقادری هونەرمەند لە نامەکەیدا باسی ئەو زوڵم و زۆرەی کردووە کە بە درێژایی مێژوو حکوومەتە یەک لە دوای یەکەکانی عێراق لەگەلی کوردیان کردووە و داوای هاتنەخەتی ئەمریکای بۆ چارەسەرکردنی کێشەی کورد کردووە. ئەو کە سەرۆکێکی هەڵبژێراوی ئەمریکایە تیشک بخاتە سەر قەزەی کوردی و ئەم زوڵم و زۆرەی کە لەسەر قەزەی کوردیە لە ناو لە دەرەوەی وڵات هەیە بەشک و ڕۆڵێکی هەبێ بۆ ئەوەی گەلی کورد لەو معاناتە ڕزگاری بێت و ڕۆڵێکی پێ بدرێ لە داهاتوودا. لە ئێستادا دانیشتوانی هەرێم لە دۆخێکی ئابووری خراپدان بەهۆی قەیرانی ئابووری و بڕینی بوجەکەی لەلایەن بەغداوە بۆیە ئەو هونەرمەندە داوای لە ترەمپ کردووە ڕۆڵی هەبێت بۆ چارەسەرکردنی کێشەی ئابووری هەرێم. ڕۆڵی ئەمریکا لە بەدرێژایی مێژوو لە ئاستی پێویستە نەبووە لە ئاستی ئەو قەزیە نەبووە لە ڕاستیدا من ئەمەوێ دۆناڵد ترامپ بەڕێز ترامپ کەوا کارێکی وا بکاتە ئەو یەکەم ڕئیسی ئەمریکی بێت سەرۆکێکی ئەمریکی کەوا پشتیوانی کورد بکە و بڕوونی سیاسەتەکانی ئەمریکا لە ساڵحی قەزەی کوردیدا بێت. نامە درێژەکەی عەدنان عەبدولقادری هونەرمەند کە تێیدا جگە لە زوڵمی حکوومەتە یەک لە دوای یەکەکانی عێراق هاوکات خراپی سیستمی حکومڕانی هەرێمی کوردستانیش خراوەتە ڕوو. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، پارێزگای کەرکووک.